جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. دەست بەسەرکرانی دووبارەی بابەک فەرامبەرزی لە مەهاباد، گواستنەوەی مەجید عەجەبی بۆ زیندانی سەقز، بێبەشکردنی وریشە مورادی لە چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی، ئازادی گەلاوێژ محەممەدی ئەرشەد بە دانانی وەسیقە، ناڕزایەتی خەڵکی ئێران لە ئاز بڕینی کارەبا، کۆبوونەوەی ماڵدەزراوانی شرکتەکانی ڕێگان خودرۆ و ڕێزایەت خودرۆ، بەیانیەی 68 ڕێکخراو و ناوەندی مافی مرۆڤ بۆ پشتیوانی لە کارزاری نابۆیەدام، دەست بەسەرکردنی 5 منداڵی کار لە زاهیدان و درێژەی سەرکوتی چالاکانی خوێندکاری لە ئێران. دەستپێکی هەواڵەکان. دەست بەسەرکرانی دووبارەی بابەک فەرامەرزی لە مەهاباد. لە ڕۆژانی ڕابردوودا بابەک فەرامەرزی تەمەن 24 ساڵ و خەڵکی مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە یەکێک لە شەقامەکانی ئەم شارە دەست بەسەر کرا. بابەک فەرامەرزی لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا کە دەست بەسەر کراوە هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەدا نەبوو و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. ناوبرا و پێشتریش چەندین جار لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە بانکرا بوو، بەڵام هیچ کات سەردانی ئەو ناوەندە ئەمنیەتەی نەکرد بوو. ئەو هاوڵاتیە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینەش جارێک دەست بەسەر و دوای 2 مانگ بە دانانی بارمتەی 500 میلیۆنی ئازاد کرابوو. گواستنەوەی مەجید عەجەبی بۆ زیندانی سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا مەجید عەجەبی چالاکی مەدەنی خەڵکی سەقز دوای بانکران بۆ لەقی ئیجرای ئەحکامی ئەو شارە دەست بەسەر و بۆ بەندیخانەی ناوەندی سەقز گوازراوەتەوە. مەجید عەجەبی ماوەیەک لەوە بەر لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتەکانی تێکدانی ئاسایشی وڵات، هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرابوو. بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان زۆرترین سزا واتە 8 مانگی بۆ جێبەجێ دەکرێت. بێبەشکردنی وریشە مورادی لە چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، وریشە مورادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە فەرمانی قازی سەڵاواتی لە چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بە پێی زانیاریەکان وریشە مورادی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە بەندکراوانی ژنی زیندانی ئێڤین پاش لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی ناڕزایەتی دەربڕی و لا هێرشی گاردی ئەمنیەتی زیندان بریندار کرا. پاشۆ ڕووداوە قازی سەڵاواتی ئەو بەندکراوە سیاسیەی لە مافەکانی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ دەرەوەی زیندان بێبەش کردووە وریشە بۆ ماوەیەک ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا. ئازادی گەلاوێژ محەممەدی ئەرشەد بە دانانی وەسیقە. گەلاوێژ محەممەدی ئەرشەد هاوڵاتی خەڵکی مەهاباد پاش 2 هەفتە بەندکران بە دانانی بارمتە لە زیندانی ورمێ ئازاد کرا. گەلاوێژ محەممەدی ئەرشەد ڕۆژی 24 گەلاوێژی ئەمساڵ لە هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر ماڵەکەی لە شاری مەهاباد دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاعەتی ورمێ ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکراندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و هێشتا هۆکاری بەندکرانی ڕوون نەکراوەتەوە. ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە سیاسیە بە دانانی وەسیقەی 800 میلیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. ناڕزایەتی خەڵکی ئێران لە ئاز بڕینی کارەبا. بە پێی هەواڵی گەشتوو خەڵکی چەند شاری ئێران لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە. بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە کاسبکارانی جاجڕود لە پارێزگای مازندەران لە ناڕزایەتی بە بڕینی بەردەوامی کارەبا جادەی چوونەژوورەوەی شارۆچکەی سەنعەتیان داخستووە و لەسەر شەقام کۆبوونەوەیان بەڕێوە بردووە. لە هەواڵێکی دیکەدا خەڵکی شاری مەراغە و بازاڕیانی ئەو شارە گلەیی و گازەندەی خۆیان دژ بە بڕینی بەردەوامی کارەبا نیشانداوە و ڕایان گەاندووە کە بەهۆی پشڕانی کارەبا تووشی زیانێکی زۆر بوون. بە وتەی هاوڵاتیان کاسبکاران ناچار بوون مۆلیدە بەکاربێن بۆ ئەوەی مادە خۆراکیەکانیان خراپ نەبێت. کۆبوونەوەی ماڵدزراوانی شرکتەکانی ڕێگان خودرۆ و ڕێزایەت خودرۆ. ڕۆژی سێشەمە 6 خەرمانان ماڵدزراوانی شرکتەکانی ڕێگان خودرۆ و ڕێزایەت خودرۆ لاز ناڕوونی چارەنووسی داراییە تاڵانکراوەکانیان کۆبوونەوە.
بە پێی راپۆرتەکان ماڵدزراوانی ڕێگان خۆدرۆ لە بەردەم دادگوستەری چاران و ماڵدزراوانی ڕزایەت خۆدرۆ لە بەردەم ئۆستانداری قەزوین ناڕزایەتیان دەربڕیوە. خۆپیشاندەران خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان و سزادانی تاوانباران بوون. بەیانیەی 68 ڕێکخراوە ناوەندی مافی مرۆڤ بۆ پشتیوانی لە کارزاری نابووە ئیعدام. 68 ڕێکخراوە ناوەندی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەمانەی نابووە ئیعدام دەربڕی. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بە ئاماژەپێدان بە ئاماری بەرزی ئیعدام لە ئێران ڕایانگەیاند بە دوای شۆڕشیژینا ڕێژەی ئیعدامەکان لە ئێران بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و کۆماری ئیسلامی بۆ چاوترسێنکردنی کۆمەڵگا سزای سێدارەی بەسەر چالاکانی کرێکاری و مافی ژناندا دەسەپێنێت و بە لێشا و بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دەدات. تەنیا ڕێگەی کۆتایی هێنان بە ئیعدام لە ئێران یەکگرتووی و یەکریزی کۆمەڵگا و پەیوەستبوون بە کۆمەڵ بە کارزاری بەئیعدامە. بێکاربوونی کرێکارانی کانگای گەلەندرود لە مازەندەران. کانگای بەردی خەڵوزی گەلەندرود لە پارێزگای مازەندەران لە سەرەتای مانگی خەرمانانی ئەمساڵەوە چالاکیەکانی ڕاگرتووە و هەر 6 کرێکارەکەی بێکار کراون. ئەم کانگایە کە یەکێک لە کانگا کۆنەکانی مازەندەرانە لە سەرەتای ساڵی 1401ەوە بۆ ماوەی 10 ساڵ ڕادستی کەرتی تایبەت کراوە، بەڵام شێرکە دوای 2 ساڵ و نیو بەهۆی کێشەی ئابووری وازی لە چالاکیەکانی هێناوە. لە ڕۆژانی ڕابردوودا نزیکەی 20 کرێکاری بوومی و 40 کرێکاری دەرەوەی ناوچەکە کە لەم کانگایە کاریان دەکرد بێکار و ڕوبەڕووی داهاتوێکی کاری نازیار بوونەتەوە. دەست بەسەرکردنی 5 منداڵی کار لە زاهیدان. ڕۆژی سێشەمە 6 خەرمانان هێزە ئینتیزامیەکانی زاهیدان بە دوای سێچەرخەی 5 منداڵی کاردا کەوتن و پاش لێدان و ئەشکەنجەی هەر 5 کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی کەمپەینی جالاکانی بەلوچ 5 منداڵی کار لە شەقامی خومینی زاهیدان سەرقاڵی کۆکردنەوەی زبڵ و پاشماوە بوون کە هێزە ئینتیزامیەکان بە دوایاندا کەوتن و پاش نیو سەعات بە لێدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار دەگوازنەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر ناسناوی ئەو 5 منداڵە بڵاو نەکراوەتەوە. درێژەی سەرکوتی چالاکانی خوێندکاری لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی خوێندکاری لە زانکۆی تاران بە ناوی یەکتا میرزایی لەلایەن کۆمیتەی ئینزباتیەوە بۆ ماوەی 2 ترم لە خوێندن دوور خراوەتەوە و ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم پەروەندەی تازەیان بۆ چالاکێکی خوێندکاری دیکە بە ناوی زیان نەبەویدا ساز کردووە. بەوتەی شۆرای خوێندکارانی ئێران کۆمیتەی ئینزباتی تاران یەکتا میرزایی بە بیانووی ڕەچاونەکردنی حیجابی ئیجباری و بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام بۆ ماوەی 2 ترم لە خوێندن دوور خستوەتەوە. لەلایەکی دیکەوە ئەمیر ڕئیسیان پارێزەری زیان نەبەوی چالاکی خوێندکاری بەندکراو لە زیندانی ئێڤین لە پەیامێکدا ڕایگەیاندکە و چالاکە خوێندکاریە بۆ جارێکی دیکە لەلایەن لەقی 1027 دادگای ئینقلابی تاران دادگایی دەکرێت. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم سەبارەت بە بڵاوکردنەوەی هەواڵی بوونی کێچ لە بەندیخانەی ئێڤین پەروەندەی تازەیان بۆ زیان نەبەوی ساز کردووە. گیانلەدەستانی 3 کرێکاری نەوت و گاز لە ئەروەندان. بەپێی راپۆرتەکان لە ڕووداوێکی هاتوچوودا 3 کرێکاری بەشی ئەمنی کۆمپانیای نەوت و گازی ئەروەندان گیانیان لەدەستاوە. ئەم کرێکارانە بە ناوەکانی عیسا بوعزار، جەمیل بوعزار و شاکر سەواری لە مەیدانی نەوت و گازی ئازادەکانی جنوبکاریان دەکرد و لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیان تووشی ڕووداوی هاتوچوو بوون و گیانیان لەدەستاوە. و دووە هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی 10,000 کرێکار لە ئوسترالیا. ڕۆژی سێشەمە 6 خەرمانان 10,000 کرێکاری شاغڵ لە بەشەکانی بیناسازی معدەن و دەریاوانی دژ بە قەدەغەکردنی مانگرتن و کۆبوونەوە لەلایەن دەوڵەتی فیدراڵی ئوسترالیا ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان 10,000 کرێکار لە سەر شەقامەکانی شاری مێلبۆرن ڕێپێوانیان کرد و ناڕزایەتی خۆیان لە ئاست سەپاندنی دەسەڵات لەلایەن دەوڵەتی فیدراڵ بەسەر یەکێتیە کرێکاریەکانی ئەو وڵاتە نیشاندا و ڕێیانگەیاند ڕێگە نادەن هیچ دەوڵەتێک مافی مانگرتن و کۆبوونەوەیان لێ بسێنێت. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد بن.